سڵاو گەنجێک بە مادەی دووی خراپ بەکارهێنانی مۆبایل دەستگیر دەکرێت و بۆ ماوەی 10 ڕۆژ لە زیندان دەبێت. دوای فشارێکی زۆر ئازاد دەکرێت، بەڵام تەنها بۆ ماوەی 25 کاتژمێر. دووبارە جارێکی تر لە باوەشی دایکیدا هەروەک خۆی دەڵێت دەفڕێنرێت، پاشان بۆ 24 ڕۆژ لە زیندانەکاندا دەبێت، تەنیا لە پێناو ئەوەی کەوتویەتی یاخود نووسیویەتی بارودۆخی خەڵک خراپە. ئەگەر چاچی نەکەن ئەوە کەرەنتینە دەشکێنین. ئەو گەنجە هێمن مامەندە، ڕۆژنامەنووسی هەرێمی کوردستان و فیرار لە پایتەختەکەی. دەمەوێت بزانم ڕەخنەکانی هێمن مامەند بۆ چییە؟ ئایا بە قسە هیچی پێ دەکرێت؟ ئەو کەیس و کێشانەی ڕوبەڕووی بوونەتەوە چییە و چۆنە؟ بارودۆخی میدیا لە ئێستادا بە چی شێوازێکە؟ ئەمانە و لەمانە زیاتر ئەمڕۆ هێمن مامەند وەڵامایەتەوە. لەگەڵ مابن. سڵاو لێبێ کاکێ من ئەم کاتەوە باش. سڵاوتان لەبێ و بەخێر باشبی. تۆ دەستی برادرانی شتانە خۆش. کاکێ من چیەکەی لە سلێمانی؟ بۆچی دایکت بەجێهێشت بووە؟ لە ڕاستیدا هەولێر شاری باو باپیران ماوە، شاری یادگاریەکانی منداڵی و شاری هەمووانە، شاری پێکەوە ژیانە. بەڵام دوای ئەوەی کە زانیم چارەنووسی من لەم شارە بەرە و ئاقارێکی نادیارە، دەیانەوێت ژەهر خواردم کەن، دەیانەوێت تیرۆرم کەن، لە پێناو ئازادی، لە پێناو سەلامەتی ژیانی خۆم، بۆ ئەوەی کە چیتر دایکم عەزت نەکێشێ و بە سەعاتێکی شەو هێزی ئەمنی هەڵنەکوتێتە سەر ماڵم و نەبادا شەوێک لە شەوان دایکم بۆی ترسەوە تووشی خوا نەخواتە جەڵدەیەک بێت، تووشی کارەساتێک بێت. بۆیە هەولێرم جێهێشت بۆی ئەوەی کە دەیانویست لە ڕێگای دادگایەکی خێلەکی، دادگایەکی حیزبی بە کۆمەڵێک یاسای لاستیکی حکمم دەن و دوجار لە زینداندا مەترسی ژەهر خواردن هەبوو و زانیاریم هەبوو کە زانیاریەکان تەمان دەقیق کە دەیانەوێت 3 ساڵ زیندانی بۆ ببڕنەوە تەنیا لەسەر یەک دۆسیە. لە کاتێکدا من 9 دۆسیەم لەسەر بوو و 9 دۆسیەم لەسەرە، بۆیە هەولێرم جێهێشت. ئەمە بۆ هۆکارەکەی. کێشەکەت گەیشتۆتە کوێ کاکێمە؟ دیارە من لە 24 سێ لەسەر بابەتێک کە بڵاوم کردەوە، ئەگەر قوتی خەڵک باش ناکەن، ئەگەر موچەی خەڵک نادەن، ناکرێ خەڵک بەم شێوەیە لە ژوورەوەکەیت بەبێ ئەوەی کە ژیانی دابینکەی. ئەگەر وابێ ئەمە کەرەنتینە دەشکێنەوە و سعات دەی شەوەڵیان کوتا سەر ماڵم. ماوەی 10 ڕۆژ دەستگیر کرام، دوای ئەوەی کە ئازاد کرام و مقابلەیەکم کە لە ئێنارتی حتمما بەڕێستان ئاگادارن و خەڵکی کوردستانیش ئاگادارە. سووربوونی خۆم نیشاندا لەسەرەوەی کە بەردەوام دەبم لە وتنی ڕاستیەکان و هەندێک بابەتی کۆڕۆنە و هەندێک ڕەوشی زیندانیانم ئاشکرا کرد. ئیتر دوای 24 ساعت و نیو تقریبەن جارێکتر لە سعاتێک و نیوی شەو هەڵیان کوتا سەر ماڵم، جارێکتر من دەستگیر کرامەوە. ئیتر لەم ماوەیەدا نزیکەی 9 دۆسیان لەسەر من کردوتەوە، هەر لە مەسرور بازانی سەرۆکی حکوومەت و وەزیری تەندروستی و داواکاری گشتی و نازانم چی 9 دۆسیان لەسەر من کردوتەوە و دۆسیەکانیش سەرجەمیان بە ناوی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە حکومەکەی لە 6 مانگ تا 5 ساڵە جگە لە غەرامەی مادی و هەروە سکاڵایکی ترم لەلایەن مەتین بارزانی، برازای نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر و کە ساڵی ڕابردوو لەسەر ڕووداوی ڕێستۆرانتی هۆقەباز کە تێدا جێگری کونسوڵخانەی تورکیا کوژرا و لەوێش سکاڵایەکی ترم لەسرە کە بە لەوێش هەفتەیەک دەستگیر کرام و بە کەفاڵەتی 8 میلیۆن ئازاد کراوە. 9 دۆسیەم لەسرە. من دوای ئەوەی کە دوجار لە 28 چوار ئازاد کرام، دوای مانگێک و 4 ڕۆژ لە زیندانی، لە 13 5 واتە لە 13 سێ کەرەنتینە دەبێت، لە 13 5 کەرەنتینە خلاص بوو دەوام بەوە. هەرکە دەوام بەوە ڕۆژی دواتر
تەلەفۆنیان بۆ من کردووە بەیانی تەبلیغێک هەیە وەریگری بۆ ئەوەی ڕۆژی یەکشەمە لە دادگا ئامادە بیت. باش یعنی لە چواردەی پێنج تەبلیغ دەکات لە پێنجشەمە تازە داوام کراوەتەوە یەکشەمە محکەمە بێ. لە کاتێکدا من کە بڵاوم کردەوە و چەند مەحامیەک چەند پارێزەرێکی هاوڕێم پەیوەندیان پێوە کردم گوتیان وەڵی ئێمە واستەمان کردووە تەبلیغ نەدراوە، گوتیان تەبلیغ ڕاوەستا و هەرچی دۆسیە هەیە خراوەتە مانجی هەشتونەوە لەبەرەوەی 2 مانگە کەرەنتینەیە و دەوام نییە. گوتم دیارە ئەمانە نیەتیان باش نییە و معلوماتمە بوو کە 3 ساڵ حکمیان بۆ بڕاوندومەتەوە لەسەر ئەم مەسەلەیە. بۆیە بڕیارمدا کە هەولێر جێبێلم و لە سەرەتادا لە هەفتەی پێنج ئەوە بوو پارێزەران بەپێی قانون کە مافمان هەیە جارێک تەعجیل بکەین، برادران تەعجیلیان کرد. دوایەوە تاریخێکیان دانا 29/6 ئەو کاتێک جارێککە کەرنتینە دەستی پێ کردەوە داوام نەبوو. 2000 لە چەند ڕۆژی داهاتوو بڕیارە دادگایی جارێکی دادگاییم دەست پێ بکات لە ڕێکەوتی هەفتی ئەیلول مانجی نۆ. متمانەت بە دادگاکان هەیە؟ نەخێر من بە هیچ شێوەیەک متمانم بە دادگاکان نییە لە بەرەوەی دادگاکان لەژێر فەرمانی حیزب بەڕێوە دەچێت و دۆسیەکانی من لە مدعیەکانی من بنەماڵەی بارزانین و دادگا ناتوانێت لە بێ ئەمری وام بکات و ناتوانێت بێ لایەن بێت و ئەو کاتێک کە من لە زیندان بوومە حاکم هەیە مەسەلەن خەڵک هەیە پەیوەندی پێوە کردووە کاکەم کوڕە شمولی کەفاڵەت دەکات بۆ ئازادی ناکەن گوتی وەڵی وەڕقەیەکی ملاحەزیان خستۆتە ناو فایلەکەی کە ئەمە حزبی سەرۆکی حکومەتە ئەمە حزبی فلانە نابێ ئازاد بکرێت. یعنی دادگا دەسەڵاتی نییە، دادوەر دەسەڵاتی نییە. ڕەنگە دادوەر هەبووە مەسەلەن کە ڕوو بەڕووی بوومەتەوە ینی ئەسەفی بۆ من دەربڕیوە، ینی بەڵام وەکو بڵێ دەسەڵاتی نییە یان لەلایەن خەڵک قسەم بۆ گەڕاوەتەوە کە وڵی ئەم کوڕە بێتاوانە ئەم کوڵە ڕۆژنامەنووسە قسەکانی حەقا ڕاستە بەڵام چی بکەین لەسەری خۆمان ئەمرمان پێ دەکرێت. یعنی حاکم هەیە حزبیە ناتوانێت بێلایەن بێ و حاکم هەیە بێلایەنە و بەڵام دیسان هەر ناتوانێت دەسەڵاتی نییە. کەواتە تو بۆ کەیسەکەت ناگوازیتەوە بۆ عێراق بۆ بەغدا یعنی بە جۆرە لە جۆرەکان ئەمە یەکێ لە داواکانی من و داوای پارێزەرەکانمە لەبەرەوەی من لە هەر هەموو دۆسیەکان من دڵنیان 100% دەیبەمەوە. مثلەن دۆسیەکان من ئەبوو بەکر بەغدادی نیم من تاوانم نەکردووە بۆ نمونە کە دەڵێم ئەگەر قوت و ژیانی خەڵک باش ناکەن کەرەنتینە دەشکێنین کاکە زەخمەنە بێت تاوان چیە لەم دۆسیە یان دەڵێم حاکمەکان بەداخەوە تەنها کوڕە هەژارەکان دەستگیر دەکەن و ڕۆژنامەنووسان دەستگیر دەکەن بێلایەن نین. یعنی ئەمە چی تێدایە تۆ دۆسیە لەسەر ئەم مەسەلانە دەکەیەوە؟ ئەخر بەجددی بەڵگەت هەیە بۆ ئەو شتانە؟ کاگێڤار یعنی بەڵگەی چی پێویستە؟ مەسەلەن ئەمە دەڵێم ئەگەر قوتی خەڵک باش ناکەن ئەگەر موچە نادەن ناکرێ ژیان بەم شێوەیە ئێمە کەرەنتینە دەشکین. ینی بەڵگەت بۆ چیە لەسەر ئەمە؟ یعنی دۆسیەکانی من ڕەخنەیە و هەموو شتەکانم ڕوونە. مەسەلەن لە ڕووداوی هۆقە باز ناوی مەتین بارزانی هاتووە. باش برازای نێچیروان بارزانی کە ئەو بەڵگەی دەوێت بۆ نمونەوانە تەمان ئەم پیاوا لە سەرەتادا ئینکاریان کرد کە پەیوەندی بەم ڕووداوە نیە. دوایی سعات 1 شەو ڕوونکردنەوەیکی بڵاو کردووە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و دەڵێ بەڵێ ئێمە ئەمڕۆ لە ڕێستۆرانتی هۆقە باز بووین. یعنی ئەترافی کرد لەوێ بووە. ئەمە یەک دوو ئەو سەرچاوی خەبەرەکەی داوەتە من وەکو شایەت حاڵ جەنابەت سەحەفی لە سەحافەدا ئەوەیە یان بەڵگەی دیکۆمنتی یان شایەت حاڵ یان با بڵێن بەڵگەی دەنجی من شایەت حاڵم هەیە بەڵام من نامەوێت شایەت حاڵەکانم بەهۆی منەوە تووشی گرفت بن. جینا خۆ لە جاری یەکەم ساڵی ڕابردوو کە دەستگیر کرام بۆ ماوەی هەفتەک و بە 8 ملیۆن ئازاد کراوە دادوەر گوتی ئەگەر ناوی سەرچاوەکەم پێ بڵێ تۆ ئازاد دەکرێت. گوتم ئەگەر ئەعدامیشم بکەیت لە سێدارەشم سەرچاوی هەواڵەکەت پێ ناڵم لەبەرەوەی ئەخلاقی خۆم و ئەخلاقی پیشەیەکەم ڕێم پێ نادا. تۆ هەواڵێکت داوەتە من وەکو پیاوەتی بیدون مقابل شاید حاڵ بووی لەوێ من چۆن لە پێناو گیانی خۆم و لە پێناو خۆشگوزرانی خۆم و لە پێناو ئازادی خۆم تۆ بخەمە زیندانەوە بێم کەشفت کەم بڵێم وڵا فلان کەس هەواڵەکەی بە منداوە من ئەمە ناکەم مستحیلە و ئامادە نیم ئەگەر لە سێدارەشم دەن سەرچاوی هەواڵ ئاشکرا بکەم و باقی دۆسیەکانی تر هەموو ئەمانەیە وتنی ڕاستیە حقیقەتە پێویست بە هیچ بەڵگە و دیکۆمنتێک ناکات. وەڵای حەزەکەم لەسەر شتێک بزانم یعنی زۆر کات دەوترێت بە قسە هیچ ناکرێت
بەڵام ئەوەی کە تۆ باسی ئەەکەی تەنیا بە قسەیە ئەم دۆسییانت لەسەر کراوەتەوە لەبەر ئەوەی قسەت کردووە لەبەرەوەی دەنگی ئازاد ئەمانە کاگەێوار ئەمانە ئەوەی دەڵێ قەڵەم هیچ ناکرێ ئەوەی دەوێ بڵێ وڵی خۆپیشاندان هیچ لە باردۆخەکە ناگۆڕێ ئەمانە هەموو پروپاگەندەی دەسەڵاتە بۆی خەڵکەکە بێ ئومێد بێت تۆ پێ گۆڕانکاری ئەگەر قسە کاریگەری نییە ئەگەر نووسین کاریگەری نییە ئەی چۆن تۆ سەعادێک و نیوی شەو هەڵدەکوتێ سەرماڵی هێمن مامەندی ڕۆژنامە نووس ئەی چۆن تۆ بە لەشکرێک سوپاو هێزەوە هەڵدەکوتێ سەرمە ناڵی قسە کاریگەری نییە بۆ دەترسی لە قسە بۆڵ دەکوتێ سەرماڵی من وانە چۆ قسە کاریگەری نییە بەڵێ هەمیشە قەڵام کاریگەری خۆیە بوو هەمیشاش شۆڕشەکان لە ڕێگەی قەڵەمەوە کراون و لە ڕێگەی سوسیال میدیا شۆڕشی باری عربی سوسیال میدیا کردی لە تونس کە بینیمان دەستی پێکرد لە سەرەتادا لە 2011 سوسیال میدیا کردی کەواتە ئەوانە دەیانەوێت خەڵک بێئومێدکەن و بە درێژایی شۆڕش بە درێژایی هەموو شۆڕشەکان سیدکەی قەڵم ڕۆلی کاریگەری بۆ بە تایبەتی لەو شۆڕشەی کورد کە ئەمڕۆ ئەوان لە شۆڕشەوە بوون بە دیکتاتۆر سیدەکرد ڕادیۆیەکی دەنجی کوردستان یان لە شاخ بە خراپترین جیهاز ڕژێمێکی وەکو بە ئەزلی دەترسا کەواتە هەمیشە قەڵم هەمیشە دەنجی ئازادی کاریگەری خۆی هەیە و دەبێت و هەیە و دەبێت و لە ئایندەش باش وەڵا ئەمە لێرەوە داخڵی میدیا بم ئێستا دەوترێت میدیای چاواشەکار بوونی زۆر خەڵک نازانێ بڕوا بە چی میدیایە بکە میدیای بێلایەن نەماوە تۆ دەڵێ چی لەسەرەوە دیسان ئەمە شار خۆیان دەستیان خستۆتە ناوی سیر دەکەی سەرۆکی حکوومەت کەناڵێکی تایبەتی خۆیە سەرۆکی هێرم کەناڵێکی تایبەتی خۆیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان فلانە مەسعود کەناڵێکی خۆیە جگە لەوە فلانە باڵ کەناڵێکی خۆیە جگە لەوەی کە دەیان پەیجی ئەلوج و فەیکیان داناوە بۆ ئەوەی با بڵێن فەوزایەک دروستکەن خەڵک چاواشەکەن خەڵک بێتاقەت بێ خەڵک بێ ئومێد بێ خەڵک متمانەی منە دوجار کۆمەڵی کەواڵی درۆ خۆیان بڵاوی دەکەنەوە بۆ ئەوەی تەڕ و شک بێکەوە بسووتێ خەڵک دوجار باش و خراپی بۆ جیانەکرێت و هەرچیە بوو بڵێ ئەمە درۆیە ئەمە ڕاز نییە ئەمە بە بەرنامە کردویانە تۆ سیرکە ینی پیاوێکی وەکو مەسرور بارزانانی کە سەرۆکی حکوومەتە و پێشتوی لە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایی خاوەنی کەناڵێکە ئەم کەناڵە نە بۆ هۆشیاریە و نە بۆ ئەوەی پردێک بێ لەناوە خەڵکو دەسەڵات کە ئەوەی کە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکانی میدیا ئەوەیە پردێک بێ لە نێوان خەڵکو دەسەڵات ئەوان نە بۆ ئەمە هۆشیاریانە نە بۆ ئەوەیە کە ببێتە پردێک لە نێوان خەڵکو دەسەڵات بەڵکو تەنها بۆ لێدان لە نەیارەکانیانە بۆ چاواشەکردنی خەڵکە بۆ دیفاعکردن لە خۆیانە بۆ شێواندنی ڕاستیەکانە بۆ داپۆشینی نەعەداڵەتی و گەندەڵیەکانی خۆیانە کاکێ من خۆت سەر بەکوێیت زۆر قسە لەسەرەوە هەندێک جار تۆمەتبارەکەی بەوەی کە سەر بەلایەنێکی دیاخود سەر بەلایەنێکی تری ئەمە ڕاستیە لە دەمی خۆتەوە بزانین چۆنە کاگێوار من هەر لایەنێک بێم شەرمم پێ نییە بە عاشکرا دەڵم و عیبیش نییە و گوناهیش نییە تاوانیش نییە بەڵام من لە 2002 کە دەستمدا قەڵەم و لە ڕۆژنامەی هاوڵاتی دەستم پێ کرد و دوایی چوومە ڕادیۆی نەوا و ئێتر تا ئێساش بەردەوامم هەر لە مناڵیەوە وا فێکراوەم و زۆشتم خوێندێتەوە کە دەبێ وەرزشوانێک بێلایەن بێ مولکی هەمووان بێ و نەرمەندێک مولکی هەمووان بێ و لە خاصیت و پرەنسیپەکانی ڕۆژنامەگەری ئەوەیە کە دەبێ ڕۆژنامە نووس بێلایەن بێ هەتا لەسەر مەسلەی دینەکە دەبێ بێلایەن بێ هەتا لەسەر مەسلەی قەومیەت دەبێ بێلایەن بێ من بێلایەنم و شەرم لە کەس ناکەم و تا ئەم دەقەیە کە من و تۆ قسە تێدا دەکەی من بێلایەنم بەڵام ئەمە حیزبی کوردی بەداخەوە کە کاتێک هەواڵێک لەسەر مەسەلەن بۆ نمونە لەسەر بزوتنەوەی گۆڕ یەک نمونەت پێ بدەم ئەم ساڵ هەواڵێکم بڵاو کردەوە لەسەر بزوتنەوەی گۆڕان میدیاکانی بزوتنەوەی گۆڕان نووسیبیان هێمن مامەدی سەر بە لاهۆر پارەی وەرگرتووە بۆ ئەوەی هێرش بکاتە سەر بزوتنەوەی گۆڕان لەو لاوە میدیای یەکێتی نووسیان هێمن مامەندی نزیک لە بزوتنەوەی گۆڕان دەڵێ گۆڕان 20 میلیۆن دلاری لە پارتی وەرگرتووە بۆ ئێوارەکەی ماڵپەڕی باز کە سەر بە پاراستنی و سەر بە مەسرور بازانی سەرۆکی حکوومەتە نووسی بووی دوایەوەی کە بزوتنەوەی گۆڕان بڕیاریان دە سکاڵان لەسەر تۆمارکەن و بەیاننامەیان بڵاو کردەوە سایتی باز نووسی بووی
بزوتنەوەی گۆڕان سکالا لەسەر هێمن مامەندی سەر بە گروپەکەی 16 ئۆکتۆبەر تۆمار دەکات یعنی لە یەک ڕۆژدا بەسێ لایەن منیان تۆمەتبار کرد لە چەند ڕۆژی ڕابردوو هەواڵێکم بڵاو کردەوە لەسەر حرەکەی پاک ئەوەی کە حوسێن هێزدان پەنا سەرکردایەتی دەکات یەک هەفتەیە بە ژن و پیاویان جنێوم پێ دەدەن بێ ئەوەی کە من ئاگادار بم بە گۆڕی شەیدان بە چاوی دایکم میدیاکانی ئێران ئەم هەواڵەیان بڵاو کردوتەوە کە منیز ئاگادار نیمە کەچی گروپەکەی حوسێن هێزدان پەنا دەڵێن ئەوە سەر بە قەرارگەی ئێرانی ئیطلاعاتی ئێرانی ئەم قسانە دەکەن سەر باوانە بۆی ئەم هەواڵیان بۆ بڵاو کردێتەوە یعنی بەداخەوە ئەو ئێرهابە فکری هەیە و حیزبی کوردی هەمووەکو یەکە بە باکوور و بە ڕۆژهەڵات و بە ڕۆژ ئاوا یعنی سیرکە حیزبێکی ڕۆژهەڵاتیە حیزبەکەی حوسێن هێزدان پەنا بەڵام ئەمە عقلێتی هەواڵێکی لەسەر بڵاو دەکەیتەوە بەم شێوەیە بزوتنەوەی گۆڕان هەواڵێکی لەسەر بڵاو دەکەیتەوە بەم شێوە پەلامارە دەدات یعنی حیزبی کوردی هەمووەکو یەکە و ئەمە دەستگا مخابڕاتیەکانە بە ئەنقەز وا دەکەن بۆ ئەوەی ناشرینم بکەن دوای ئەوەی کە من بە پارە نەکەڕام بە ئافرەت نەکردرام نەیەتوانی من کۆنتترۆل بکەن وا دەکەن هەمیشە دەستگای موسات هەر گەنجێک کە بە پارە و ئافرەت کۆنتترۆل نەکرێت دەڵێن سەر بە خۆمانە یان سەر بە فلانە بۆ ئەوی لە ناو خەڵک ناشرینی بکەن لە چایخانەی مەسکۆ خەڵک هەیە ملیۆنێک و 500 دینار وەردەگرێت تەنها ئیشی ئەوەیە پروپاگەندە بڵاو کاتەوە دێ هزار سوێندت بۆ دەخوا سوێن لە لای ئەو چیە تەلاقت بۆ دەخوا تەلاق لای ئەو چیە تەلاقت بۆ دەخوا هێمن مامە سەر بە خۆمانە بەس بۆ ئەوەی کە کوردە لێ قسە کەتە زارێک کەتە شارێک بەس بۆ ئەوی ناشرێت کە خەڵک متمانەت پێ نەکات بەڵام من ڕۆژنامەنووسێکم کوردێکی پاکم وەسەر بە هیچ حیزب لایەنێک نیم باشە بۆ ئەمە بەرامبەر بە تۆکەن ینی وەک دەوترێت چەندین ڕۆژنامەنووسی ئازاد هەیە لە هەولێر و لە دهۆک و لە مانتیقەکانی تر بۆ بەتەنیا هێمن مامەند ئەمە پرسیارێکی زۆر گەوهەریە یعنی بۆ هێمن مامەند دیارە هێمن مامەند بوونی هەیە و دەڵێ قسەیەکێ دەڵێ بەر لە داری بەردار دەگیرێ دیارە هێمن مامەند کاریگەری خۆی هەیە و هێمن مامەند ئەمە نەبێتە مەت ئەو سەنا بۆ خۆچکە ئیسان جوان نیە خۆی مەتی خۆی بکە بەڵام هێمن مامەند دەستی بردووە بۆ دۆسی هەستاریەکان بۆ بنەماڵەکان لە کوردستان تا ئەو کاتە و ئازادی کە دەست نەبی بۆ دۆسی هەستاریەکان بۆ بنەماڵەکان هێمن مامەند ئەمە ئیتیقامێکی سیاسی دەمەوێت پێت بڵێم کە من لە ڕۆژنامەی ئاژانس 2010 تا 2019 کارم کرد چوار مەلەفی کونکردنی بۆ ڕێنەوتم لە هەولێرە ئاشکرا کرد و دەیان دۆسی گەندەڵیم لە هەولێرە ئاشکرا کرد ئەمە ئیتیقامێکی سیاسیە بەرامبەر من دەکرێت و هەمیشە من لە هەولێر دەیانجار پێم گوتراوە چی دەکەی بیکە لەسەر کامە مەسوولی پارتی دەنووسی بینوسە بەس تەنها لەسەر بنەماڵی بارزانانی منووسە چی دەوێت شوقە خانی چی دەوێت بۆتی دەکەین و چی دانەمەزراوە بۆ دادەمەزرێنین بەڵام من وتومە هیچ کەس لای من پیرۆز نییە و من هیچ کەس لای من هێلی سوور نییە من لەسەر هەموو کەس دەنووسم و بنەماڵی بارزانانی جونگەترین سەرەکیترین دەستگاکانی ئەم وڵاتیان بەدەستە مەسعود بارزانی 12 ساڵ سەرۆکی هەرێم بووە نێچیروان بارزانی 16 ساڵە سەرۆکی حکوومەتە 2000 کە سەرۆکی هەرێمە ئەمانە دەبێت یەکەم جارەخنە نەمانە بژیرێ بۆیە ئەمە بەرامبەر من دەکرێت لەبەرەوەی من دەست دەبم بۆ هێلە سوورەکان بۆ دۆسی هەستیارەکان بۆیە ئەمە بەرامبەر من دەکرێت ڕۆژنامەنووسانی تر نایبن یان دەست نابنە ئەو بریانە بەم شوێ بردبیان ڕۆژنامەنووسی بێلایەن نیە بەڵام هەیە بردوێتی 2000 بینیمان تیرۆ کراوە سەدەج عوسمان دوایەوەی کە خەون دەبینێ کە ببێتە بە زاوای ماڵی بارزانی تیرۆری دەکەن و گولە دەخن بەناو دەمی ڕۆژنامەنووسە بۆ بەڵێ تیرۆریش کراوە تۆ ناترسیت من ناترسم و هەمیشە یەک دروشمم هەیە و لە زیندانەکانیش لە ئەو کاتێککە لە زیندان بۆم 4-5 قاعیان بەمە کرد لە هەر شوێنێک لە هەر قاعەیەک بووم ژیان یەک جارە بە ئەمزارەش لە پێناو ئازادی وتنی ڕاستیەکان بێ مرۆڤ یەک جار دەژیت و من دایکم وای فێر کردوم کە نەترسم و ناترسم مرۆڤ یەک جار دەمرێ و یەک جار دەژی پێویستە ئەم ژیانە بە سەربەرزی و بە ئازایەنە و بە ئازادی بژی و بە ئازادی و بە سەربەرزی بمرێت من ئەگە تەنەزولم بکرد با داوایەکان لە هەولێر سەخت دەکرا و زۆر شتیشم بۆ دەکرا و لە هەولێریش دەماومەوە تووشی ئاوارەی نەدەبووم بەڵام ئاوارەی هەڵدەبژێرم لە پێناو وتنی ڕاستیەکان و باکم نییە و هەموو کاتێک ئێستاکە ڕەنگە دوای ئەم قابلەیە بڕۆن لەبەر دەرگا گولێک لێ بدەن و دەزڕێژی گولم لێ بکەن و چیرۆرم کەم بەڵام باکم نییە لەبەرەوەی
بەسەربەزی ژیان و بە پاچی ژیان بە پاچیش دەمرم. باش چی دەڵێی لەسەر ئازادی ڕادەربڕین و دەنگی ئازاد؟ ئازادی ڕادەربڕین بوونیەتی هەیە ڕێگە دەبێت ئازادی ڕادەربڕین ئێمە ئەسڵەن خۆی ئەم چەمکە لەژێ پرسیارە. ئێمە باو باپیرانی ئێمە شۆڕشیان کرد لە پێناو ئازادی، بەڵام تۆ سەی دەکەی لە 93 و 94 دوای 2 ساڵ لە ڕاپەڕین لە هەولێر لەبەرەوەی کابرا ڕووی ئاریالی تەلەڤزیۆنەکەی لە پیوکەیە دەستگیر دەکرێت و دەیخەنە ئاکرێ زیندانی ئاکرێ. هەمیشە چەمکی ئازادی لە هەرێمی کوردستان لەژێر پرسیاردا بووە و بە تایبەتی لەم کابینەیە ئازادی ئەو تروسکایی کە هەبوو نەما بۆ چونکە ئەم پیاوەسەی دەکەی مەسرۆر بازانی کە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بۆ پێشەوە بێسەرچی حکومات پیاوێکی عسکەریە و تۆمەتبارە بە بکوژی سەدەت عوسمان و من پێشەوەی کام پیاوە ئەم پۆستەوە گرێ دەنگۆیەوە هەبوو کام پۆستە وەردەگرێ گوتم ئەم کابینەیەکی پۆلیسی و عسکەری دەبێ و پێشببینی ئەوەم کرد بوو. چونکە ئەم پیاوە باوەڕی بە میدیای ئازادی نییە بە میدیان نیە بە ئازادی نییە. ئەم پیاوە لە سکێکی عسکەری هاتووەوەکو گوتم تۆمەتبارە بە بکوژی سەدەت عوسمان فعلەن پێشبینیەکانی من ڕاست دەرچوو لەم کابینەیە زۆرترین ڕۆژنامە نووس لێ دراوە، زۆرترین ڕۆژنامە نووس دەستگیر کراوە، زۆرترین چالاکوانی مەدەنی لە شیلاتزێ لە دۆهۆک لە زاخۆ تا ئێستا لە زیندانن. لەم کابینە بۆ یەکەمین جار حەسانە لە دوای 5 خولی پەرلەمان یەکەم جارە حەسانە لە پەرلەمانتار کاکسۆنا عومەر هەڵدەگیرێ لەسەرەوەی ڕاستی وتووە. لەم کابینەیە لە پێشتر هەبووە مەسەلەن لە پەرلەمانتار دراوە، بەڵام لەم کابینەیە لە پێشتر حاڵەتە بووە، بەڵام لەم کابینە بوو بە دیاردا تا ئێستا لە 3 پەرلەمانتار دراوە. لەم کابینەیە ئازادی لە پەرلەمان سندراوە چۆن کە هاتن بە زۆرینەی دەنگ و هێمن هەورامی و لە ڕێگەی موناقاوەتی سکرتێری و لە ڕێگەی زۆرینەی پەرلەمان هاتن گوتیان هەر بابەتێک کە پەیوەندی هەبێ بە مەسەلەی ئابووری دەبێ بگەڕێنەوە بۆ ئەنجومەنی وەزیران، واتە پەرلەمانیان کۆت و بند کرد ئەگەر هەر بابەتێک ڕەهەندی ئابووری هەبێت نەتوانێت هیچ پرۆژە قانونێک دەکات، واتە ئازادیان لە پەرلەمانی ساندەوە. بۆ یەکەم زار لەم کابینەیە لەم کابینە هیچ تروسکایەکی ئازادی نەماوە. کێشە لەسەر خودی پەرلەمانتاران نییە لەوەی کە ئازادیان نییە و یا ناتوانن ئازادانە کارەکان بکەن یا ئازایەنە؟ بەداخەوە ئەم پەرلەمانان ئەم پەرلەمانتارانەی هەن لە ڕێگەی حیزبەوە هەڵبژێدراوە نەوەکو لە ڕێگەی دەنجی خەڵکەوە و حیزب دوجار خەڵک هەیە دەرچوە دەری هێناوە لە بەرەوەی بەدڵی نەبووە، واتە حیزب تەزویری بۆ فلانە پەرلەمانتار کردووە بۆی بکاتە پەرلەمان. تەبان لە هەموو لایەنەکان دەڵێم ئەم کەسە کە بەناحەق دەچێتە پەرلەمان دەبێت لە ژێر هەژمونی حیزبەکەی دابێت. ئێمە بیمە لە چەند ڕۆژی ڕابردوو کە ئیمزا لە کۆکراوە بۆ ئەوەی کە سەرۆکی حکوومەت بانگەش پەرلەمان کرێت دوجار لە ڕێگەی حیزبەوە داوا کراوە کە ئیمزاکانیان سەخ بکەن، یعنی پەرلەمانتار هەر بووە پرۆژە قانونی بووە بەڵام حیزب داوای دەکردووە داوایەکەی سەخ بکە پرۆژەکەی سەخ بکە بۆ نمونە ئەوەی کە بینیمان ئەوەی سەلمەخان پەرلەمانتار پرۆژە یاسای ئەلکترۆنی هەبوو بەڵام دوجار حیزبەکەی لە ژێر فشاری سۆسیال میدیا پێی سەخ بکرد. پەرلەمانتار هەنە بە بڵێن بە ژمارەیان لە پەنجەکانی دەستێپەڕ ناکات کە ئازایانە لە پەرلەمان دەنگ هەڵ دەبڕن، بەڵام دوجار سی دەکەی مەسەن بۆ نمونە سۆران عومەر لە ڕێگەی یاسا کۆچوبەندی دەکەن حەسانەی لە ساڵ دەگیرێ و بانگەش دەکرێت بۆ بەردەمدادگا. بۆیە خودی پەرلەمانیش لەژێر پرسیاردایە و ئازادی لێ سندراوەتەوە و پارتی دموکراتی کوردستان تەنها لە حملەی هەڵبژاردنن ئەمە حملەیە 25 ڕۆژە 28 ڕۆژە مانگێک و 5 ڕۆژە 40 ڕۆژە تەنها ئیشی بەم ماوەیەک بۆ ئەوەی کە زۆرترین دەنگ بێنێت لە ڕێگەی پەرلەمانەوە حکومڕانی بگرێتە دەست و دوایی ئیشی بە پەرلەمان نامێنێت. کاکی من بۆ قسە لەسەر بادینان ناکەی ئێستا لە کاتێکە خەڵک ئەڵێ ئێمە ئەو کاتێک کە ئەو تووشی کێشە بۆتەوە بە تایبەت ئەو خەڵکانی کە لە مەنتیقەی بادینانان نیشتەجێن ئەوترێ زۆر پشتگیریمان کردو، بەڵام ئەو قسە لەسەر ئێمە ناکە ئەم دۆخەی ئێستا کە گرتن چۆنە من لە هەموو ئەم هەفتێ کۆمەڵێک مقابلەم کردووە لە هەموو مقابلەکان باسم کردووە و زۆر تەرکیزم لەسەر مەسەلی بادینان و لەسەر مەسەی داگیرکاری کردوتەوە لە هەتا لە ئەکاونتەکەی خۆشم مەسەلەن باسیم هێزی ڕۆژم کردووە کە لەوێن و خۆپشاندەران سەرکوت دەکەن و لە هەموو مقابلەکانیش باسم کردووە. ئەسڵەن بادینان کۆمەڵێک دۆست و برادری عزیزی منی لێە و ئەوانەی کە ڕوو بەڕووی
ئەم دەسەڵات و نەعەدالەتە دەبنەوە زۆربەی برادر و هاوڕێی منن و بەڵام من ئەوەندە دەستگیر کراون مەسەن ناتوانم بڵێم فلانە کەس داوای ئازادیان لەسەر فلانە کەس بنووسم بەڵکو دایمان بەگشتی قسە دەکەم و خۆشببختانە ئمە چاومە لە بادینانەوە شۆڕشی دادپەروەری و شۆڕشی ئازادی لە بادینان سەری هەڵداوە بە تایبەتی گەنجانی زاخۆشی لات زێ من هەموو دۆست و هاوڕێ من و تاسەر ئێسقان دیفاعە لێ دەکەم وەک دوا پرسیار بیری دایکت ناکەی دایکم هەمیشە لە ناو دڵ و ڕۆحی مندایە و هەمیشە لە خوێنم تێکەڵاو بووە من دایکم بە هەژاری و بە نانکردنی ماڵان منی بەخێو کردووە دایکم زۆر بە هەژاری و نەهامەتی منی بەخێو کردووە من تا دوو مانگ سێ مانگیش هەر لەگەڵ دایکم دەجام زۆربەی خوشکەکانم باڵێن هاوسەرگیریان کردووە چوونەتە ماڵی خۆیان و هەندێکیان لە دەرەوەی وڵاتن و برا بچووکەکانم کە لە من بچووکترن و زەواجیان کردووە چوونەتە دەرەوە جیال لەگەڵ دایکم دەژین بەڵام من تاکە کوڕی ماڵەکەم لە کۆی هەش کچ و کوڕ من لەگەڵ دایکم دەژیم و هەر لەگەڵ دایکم ژیاوم تا پێش ئەوەی کە هەولێر جێبێلم و ڕۆژانە پەیوەندی پێوە دەکەم و ڕۆژانە ئەو پەیوەندیم پێوە دەکات زۆر بیری دەکەم و تەمەنا دەکەم ڕۆژێک بە ئازادی من لە هەولێر جارێشتر لەگەڵ دایکم لە یەک ماڵدا بژین و بەڕاستی من دایکم بەهۆی منەوە زۆر ئازاری کێشت ئەم ماوەیە کە بەهۆی ئەم ژیانەوەە هەموو جار دەڵێم نزیکەی 10 ساڵ لە تەمەنی پیر بوو بە ماوەی ئەم دووسێ مانگە چونکە زۆر خەمی خوارد بەڕاستی لێرەوە چی پێڵی لێرەوە دەڵێم دایکە گیان دەستەکانت ماز دەکەم سوپاس بۆ ئەو پەروەردەی کە منت کرد سوپاس بۆ ئەوەی کە فێرت کردم طبعاً من جێژنان دەستی دایکم ماز دەکەم دەڵێ پێم ناخۆشە هەتا کە من دایکی تۆم دەستی من ماز مەکە لە ژیانتاندا دەستی کەس ماز مەکەن و چەپڵە بۆ کەس لێ مەدەن سوپاس دایکە گیان کە بەم شێوە پەروەردەت کردم و بەڵام بێت تا دو هەناسا لەسەر ڕێبازەکەی تۆ بەردەوام دەبم تۆ باشین قوتابخانەی بۆ من و من پیاوی کەس نیم تەنا پیاوی تۆم و تەنا سەر بە تۆم زۆر سپاس کاگەوە سپاس بۆ ئێوەش دەستان خۆشە بژێت